لەگەڵ نزیک بوونەوە لە کۆتایی هاتنی وەرزی زستان و بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە ئێران خواست لەسەر بەکارهێنانی غاز و کارەبا کەم دەبێتەوە و ئاستی هەناردەکردنی بۆ دەرەوە زیاد دەکات. وەزارەتی کارەبای عێراق ڕایگەیاند ئێران بڕی هەناردەی غازی بۆ عێراق زیاد کردووە. ئەو زیادکردنەش بە شێوەیەکی ئەرێنی کاریگەری لەسەر زیادبوونی پێدانی کاژمێرەکانی کارەبا بە هاوڵاتیان دەبێت. ئەحمەد عەبادی وتەبێژی وەزارەتی کارەبای عێراق لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی سەباح ڕایگەیاندووە ئێران ئاسی هەناردەی غازی بۆ عێراق زیاد کردووە بە شێوەیەک کە لە 7 ملیۆن پێچوار گۆشەوە بۆ 13 ملیۆن پێچوار گۆشە هەناردەی غازی سروشتی بۆ عێراق زیاد کردووە. کەمبوونەوەی هەناردەی غازی تاران بۆ بەغدا لە ماوەی ڕابردوودا بۆ چۆن هۆکارێک دەگەڕێتەوە لەوانە یەکەم بڕی ئەو قەرزانەی ئێران کە لای عێراقە، دووەم کێشەی تەکنیکی لەلایەنی عێراقەوە، سێەم زیادبوونی خواسی ئێران لەسەر غاز بەهۆی هاتنی وەرزی زستانەوە. وەزارەتی کارەبای عێراق دەژڵێت بە پێی گرێبەستەکان بڕیار بوو ئێران ڕۆژانە 50 ملیۆن پێچوار گۆشە غاز بۆ عێراق بنێرێت، بەڵام ئەو بڕە بۆ 7 ملیۆن کەم کراوەتەوە. ئەوەش کاریگەری هەبوو لەسەر لە دەستدانی نزیکەی 6,000 مێگاوات کارەبا لەو خێڵگانەی پێویستیان بە غازە. باسی لەوەش کرد ئەو 6 ملیۆن لیترەی زیاد کراوە لە ئێرانەوە دەنێردرێت بۆ ناوچەکانی باشووری عێراق، لەوێشەوە لە وێزگەکانەوە دەگواسرێتەوە بۆ ناوچەکانی ناوەڕاست، ئەوەش بۆ دڵنیابوونەوە لەو وێزگانەی پێویستیان بە غازە. لە ساڵی 2018 و لە دوای کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنی ئەتۆمی لە سەردەمی ئیدارەی پێشووی ئەمریکا، واشنگتۆن سزاکانی سەر ئێرانی چڕ کردەوە، بەڵام لە ماوەی ڕابردوودا چەندین جار ماوەی فرۆشتنی غازی ئێرانی بە عێراق درێژ کردەوە، دوایین جاریش لە مانگی تشرینی دووەمی ساڵی ڕابردوودا بوو.